پێشنیان وتیانە چی بچێنی ئەوە دووریتەوە بێگومان سیاسەتی سەرۆک بافڵ سیاسەتی حەکیمانەی سەرۆک بافڵ ئەوە سیاسەتی کۆکردنەوەی دەنگ و ڕەنگە جیاوازەکان سیاسەتی چارەسەرکردنی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ ئەوەی کە بەرپرسان یەکێتی کردویانە ئەوەی ئەو دڵسۆزەی کە کادیران و لایەنگرانی یەکێتی هەیەە بۆ حیزبە بۆ سیاسەتی چەپکە گوڵەکەیمان بێگومان هەر ئەمەی تێ چاوەڕوانەکرا و ئەمە تەنها ئەنجام بەرایەکانە زۆر دڵنیان لەوەی کە لە ئەنجامی کۆتاییە دەنگەکانی یەکێتی بە ڕێژەیەکی زۆر باش زیاترەکە و خەڵک بە وەفاداری خۆیان بۆ فایان هەیە بۆ هەوڵ و مانوبوونەکانی سەرۆک بافڵ و بەرپرسانی یەکێتی و دڵنیان بە دەنگەکانیان دەبنە ئەوەی کە چۆن یەکێتی وتی هێزی ئەوەی لە بەغدا ئەبنە دروستکەری ئەو هێزە لە بەغداد. تا چەند گرنگە زۆرترین کاندیدی یەکێتی نیشتیمانی بڕواتە پەرلەمانی عێراق و هەستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆکیکاری مافی هاوڵاتیان هەرێمی کوردستان. بێگومانەوەی کاڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە بەبێ باسکردنی هیچ کاندیدێک بە تایبەتی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کردوێتی یعنی نوێنەرەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا کردویانە سیاسەتی حیزبەکە بووە ئەوە نەبووە سیاسەتی شخصی خۆیان بێکەواتەوەی کە لە پەرلەمانی عێراقا کراوە ئەوەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا کراوە یاخود کۆکردنەوەی دید و بۆ چوونە جیاوازەکان کۆکردنەوەی ئەو هەموو هێز و پێکاتە سیاسی کە لە بەغ جیاوازەی کە لە بەغا هەیە بێگومان ئەمە سیاسەتی یەکێتی بووە